خۆشەویستان، خوای گەورە ئیشەکانی هەمووی پڕە لە حیکمەت و لە دانایی. خوای گەورە میهرەبان قبولبوونی کردەوەکانی لە ئێمە شاردۆتەوە. کاتێککە ئێمە ئێستا لە جومعە دەرەچین، هەر کەسێک لە ئێمە پەیامێکی لای خوای پەروەردگار بۆ نایە کە نوێژەکەت قبول بووە یا قبول نەبووە. ئەوە قبول بووە یا قبول نەبووە. ئینشەڵڵا ئومێدمان وایە خوای گەورە لێمان قبول کات، بەڵام غەیبیە، لەوانێ نێتێکی دنیاییمان تێکەڵ بێ لە شتێکە. بۆیە خوای گەورە قبولکردنی کردەوەکانی شاردۆتەوە. بۆچی؟ حکمەتەکە ئەوەیە کە ئینسان بەردەوام دڵی بترسێ. کاتێککە خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە باسی کەسانێک دەکا وقلوبهم وجیلة، کەسانێکی دڵیان دەترسێ. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ، وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو کەسانن دڵیان دەترسێ کەسانێکن کە عارق دەخۆنەوە، کە دزی دەکەن، ئەوانە دەترسن بگەڕێنەوە بەلای خوا. فەرمووی نەخێر ئەی کچەکەی ئەبوو بەکری سیدیق، ئەو کەسانەی کە خوای گەورە مەدحیان دەکات، پێشبڕکێ دەکەن بۆ خێر و چاکە و دڵیان دەترسێ، ئەو کەسانن الذين يصومون ويصلون ويتصدقون، بەڕۆژوو دەبن، نوێژ دەکەن، سەدەقە و خێریش دەکەن، بەڵام وهم يخافون ألا تقبل منهم، بەڵام دەترسن خوا لێیان قبول مەکە. ئینسان ئیماندار دەبێ وابێت. مام حاجی مەڵێ خوا قبولی کرد، قبولی کردووە، ئەوە عیلمی غەیبە. ئیبراهیم و پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئیسماعیلە بەڕێزترن یا جەنابەت؟ کەس حەدی نییە بڵێ من، چونکە ئەوان پێغەمبەری خوا بوون سەلامی خوایان لەسەر بێ. لەگەڵەوە کاتێک کە بە فەرمانی خوا کەعبەیان دروست کرد، دیواری کەعبەیان دەکرد، دەیان فەرموو ڕەبەنا تەقەبەل مینە. سبحان الله، دوورن لە ڕیا. پێغەمبەری خوان سەلامی خوایان لەسەر بێ بە فەرمانی خوا کەعبە دروست دەکەن، دەڵێن خوایە لێمان قبول کرد. تۆ شەوی بڵێ خوایە لێم قبول کرد، نایە بڵێ خوا قبولی کردووە. چۆن قبولی ناکە؟ بۆ قبولی ناکە؟ ئەوە ئینسانی گومڕا وا دەڵێ، ئینسانی لە خۆبایی وا دەڵێ. ئینسانی ئیماندار دەزانێت قبولبوونی کردەوەکان تەنها بڕیارەکە لای خوایە، لای مەلایکەش نییە، لای مام حاجی و منیش نییە. بۆیە ئێمە کردەوەکانمان ئەگەر بۆ خوا 100% ئەنجام دەین، خوا لێمان قبول دەکات. ئەگەر بۆ خوایش نەبێ و تێکەڵی کرد لەگەڵ خوای گەورە و خەڵکیش، بەنا بەخوا خوای گەورە لێمان قبول ناکات. ئایا دینارێک دەبەخشین، 1000 دینار دەبەخشین بە کەسێک، تەنها مەبەستمان ڕەزامەندی خوایە، یا لە ڕوو داماوین، یاخود لەبەر ئەوە دەیبەخشین بڵێن کەسێکی دەستکراوەیە. ئەگەر ئەوە بوو، خوا لێ قبول ناکات، چونکە تۆ بۆ مەبەستێک کردت. پرسیان لە پێغەمبەری خوا کرا صلی الله علیه وسلم، حاتمی طائی زۆر بەمان ناومە بیستەوە کە چەندێک سەخی بوو. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەخاوەتیەکەی لە قیامەت سوودی پێگەێنێ؟ فەرمووی لا، نەخێر. بۆچی؟ لەبەر ئەوە ئەراد ئەمڕەن فەئەدرەکەه، ئەو مەبەستێکی هەبوو حاتمی طائی، ناوی بە سەخاوەت دەرچێت، ناوی دەرچوو، مەبەستێکی بوو بە ئاواتەکەی خۆی گەی، مەبەستی ڕەزامەندی خوا نەبوو. بۆیە خوای گەورە قبولکردنی کردەوەکانی شاردۆتەوە بۆ ئەوەی کە ئێمە بترسین. بەڵام لەگەڵ ئەوشا ئومێدێکیشمان هەیە، بێگومان ئەترسین و ئومێدیشمان هەیە، ئەبێ وابین، نابێ بڕیان بدەین بۆ قبول نەبووە. بۆچی قبول نابێ؟ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتۆ، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، من أماط أذى عن طريق المسلمين كتبت له حسنة ومن تقبلت له حسنة دخل الجنة. حديث زور خوشة. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێک لە ڕێگاوبانێکە شتێک لابەرێک عەزیەتی خەڵکەدا، بە ڕێگایەکە ئەڕۆی لەسەر جادەیە بەردێک کەوتووە، بۆ سیارە زەرەری هەیە، سیارەکە بوەستێن، ئەگەر توانات هەبوو شتەکە لابەرە لە ڕێگاوبانێکە. هەر کەسێک لە ڕێگاوبانێکە شتێک لابەرێکە عەزیەتی خەڵک بدا، خوای گەورە چاکەیەکی بۆ دەنووسێت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێکیش خوای گەورە یەک چاکەی لێ قبوڵ کە، دەچێتە بەهەشتەوە. بەڵام تۆ مەڵێ منم چاکەشم لێ قبوڵ بۆ دەچمە بەهەشتەوە، بڕیارەکە لای تۆ نیە مام حاجییان و مام فڵان کەس و کاک فڵان کەس.
خوا بڕیار ئەدا تۆ بەهەشتیت یا بە جەهەنمی پەنا بەخوا خوای گەورە بڕیار ئەدا قسەکانت قبول کراوە کردەوەکانت قبول کراوە یا قبول نەکراوە بڕیار لای هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا ئەو دڵنیا بلەوە بەڵام ئەوەی چاکەی هەبێ یەک چاکەی هەبێ خوا لێ قبولکات دەڕاتە بەهەشت بۆی دڵخۆش بە تاسێک بۆ خەڵکی دروست مەکە خەڵکی ناڕەحەتکەی ئەبێ ئێش و ئازار لە ڕێگای موسڵمان لابەری نەک ئێش و ئازار بۆ موسڵمان دروستکەی نەک تاسەیە بکەی خەڵکی دوعای شەڕت لێ بکە هەندێک کەس ئەڵێ دوژمندارە ئەڵێ دە پانزە پیاوی کوشتووە تاسێکی کە دروست کردووە لەبەردەم ماڵ خۆیە تەنها لەبەرەوە تەبوتەزێکی سەریە لە خوا بترسە لە خوا عەزێکی خەڵک مەدە عەزێکی ساری خەڵک مەدە گوناهبار دەبی سوێن بەخوا ئیماندار ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵک لادا ئینسانی ئیمان زەعیفیش ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵک دابێت جاکانیانت پێ خۆش پێت خۆشە چاکەی کرد بڕۆتێ بەهەشتەوە یا پێت خۆشە خەڵکی دوعا دەکە و قسەی ناخۆشت پێ بڵێ خۆشەویستان شتێکی زۆر گرنگە ئاگاداری بینی ئەوەی کە لای خوای پەروەردگار حسابی بۆ دەکرێت بەژن و باڵا نییە وا نەزانی کەسێک باڵای لە تۆ کورتتر بوو لای خوا لە پلە و پایی لە تۆ نزمترە کەسێک لە تۆ ناشرینتر بوو شکڵ و شێوەی تۆ جوانتر بووی وا نەزانی تۆ لەو بەڕێزتری ئەگەر بێت و ئەم شتە گرنگ وایە شکڵ و شێوە و باڵا و بەژن و باڵا بیخواردای لای خوای گەورە قیمەتی هەبوایە ئەوە ئەو بەژن و باڵایە لەژێر خۆڵا دەفت ناکرا ڕۆحەکەش بەرز نەبووە ئاسمان ئەوەی کە گرنگە ڕۆحی ئیماندارە ئەو ڕۆحە لەگەڵ ئیمانە بێت بە ئیزنی خوا بەختەوەر دەبێت ئەوەی لای خوای پەروەردگارە گرنگە دەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم دەفەرمێ بەڕێزترین کەس لای خوای گەورە لە ناو ئێوەدا ئەو کەسانن کە بە تەقوان ئەفەرمێ ئەتقاکم نافەرمێ ئەجمەلوکم جوانترین کەسی ئێوە ئەطوەلوکم باڵا بەرزترین کەسی ئێوە نەخێر ئەتقاکم چێ بە تەقواتر بێ ئەوە لای خوا بەڕێزە ئیتر جوانە جوان نییە ڕەش پێستە سپی پێستە باڵای بەرزە باڵای کورتە ئەوە لای خوا نایخێت بۆیە ئەوەی کە تۆ شانازی پێوە دەکەی بەژن و باڵای خۆت لای خوای گەورە قیمەتی نییە چونکە ئەوە لە ژێر خۆڵا دەشاررێتەوە دەڕزەیە کەواتە هیچ قیمەتێکی نییە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لحديثك صحيح مسلم ده إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خواهي قلت ما شاي شكو الشيوية وناك جوان الناشرين سبين رشن أسمرن سيري مالو سرطو سامان كاناك فقير دولمن بلكو أويك خواه سيري دكا دوشتا كبيودي بروحي إنسان واحد كل ضلكت لقد كذا وكانت شو كذا وكانت أو الروح أجر روحي كي إيمان دار به كذا شاك أنجامدا روحي كي خراب به كذا خراب أنجامدا أويك إخوائي جورا سيدي دكا بجن بعلانية مالو سرطو سامانية جوانية تنها سكانوا كذا وكانت لقد ضلكاتا كواتم ما لظلم طاعك بس ضل حساب النخير ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم خواهي قول السيدي دلوكان تانو كردوكان تانا قصكان تانا كواتب بس تديها دل حساب نية ديكاك من دلم باقي نيوجناك مشتوا بي؟ نعم مشتوا نابت بوي أوي كمهم وقرنجة تقوايا روحكي إيمان دارا أو روحك باريسا بإذن خواه إيمان دار بي لكاتي مردن دا لبحشتو كفن ديانا بو روح باقيتو بەڵام بەخوا کفن نانم بۆ لاشەکە چونکە لاشەکە دەڕزێ بەژن و باڵا دەڕزێ ڕۆحەکەت بەرزە بێتەوە جا ڕۆحەکەت بەختەوەرکە بە ئیمان و بە تەقوا ئینشاءڵڵا خوای گەورە دەرگای تەوبەی بۆ ئێمە کردووەتەوە بە کراوەیی بۆچی دەخوای گەورە دەرگای تەوبەی کردووەتەوە و داناخرێت لەو ڕۆژەی خوای گەورە ئاسمانەکان و زەوی دروست کردووە دەرگای تۆبەی کردوتەوە حتا ئێستا چرکەیەک دانەخراوە باشە بۆی ئینسانی ئیماندار هیوا و ئەمەلی هەبێت بێهیوا نەبێت لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لای مەغریبەوە واتە لای ڕۆژ ئاواوە لە بابن دەرگایەک هەیە
دفرمي مسيرة عرضه 40 أو 70 عاما بس تنها باني درجاك باني كي دفرمي درجا باني كي صال ياخد 70 صال بانا تو سيدك سبحان الله درجا كان يمدو متر 3 متر 4 متر أو فرقي درجا كان هروندن بلام درجاي توبة 70 صال اگر کسی ڕێگاکە ببڕێ لەم لێواری دەرگایە بۆ ئەو لێواری دەرگایە بەس بینەکەی 70 ساڵ بڕێ ئەمجا دەگاتە ئەو سەری دەرگاکە 70 ساڵ بە ڕێگادا بڕۆی بە سواری ئەمجا دەتوانی ڕێگا ئەو ڕێگای کۆتایی پێبێنی بەڵامەکانی خۆمان دووسێ هەنگاوە دەرگاکانمان خوای گەورە ئەم دەرگای بۆچی داناوە لە ڕۆژ ئاوە دەفەرمێ لەو ڕۆژەی کە خوای پەروەردگار ئاسمانەکان و زەوی دروست کردووە ئەو دەرگاشی دروست بۆ دەرگا پێڵێن باب التەوبە دەرگای تەوبە فتحه الله للتوبة خوای گەورە کردوێتەوە بۆ تەوبە بۆی تەوبە بکەین و بگەڕێنەوە بەلای خوا دەفەرمێ فلا يغلقه حتى تطلع الشمس منه خوای گەورە ئەو دەرگایە داناکاتە ئەو ڕۆژەی کە قیامەت دێ و خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت بۆچی خوای گەورە ئەم دەرگای کردوێتەوە بۆ ئێمە هیچ کاتێک بێهیوا نەبین ئیمامی ئیبن ڕەجەب ڕەحمەتی خوا لێبێ دەفەرمێ خەسارەتمەند و دۆڕا ئەو کەسەیە کە وا دەزانێ خوا لێی خۆش نابێت تازە من کاتم گوناحم زۆر کرد بەخوا خوا لێم خۆش نابێت نەخێر خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی صحیح ڕەغیب هاتووە ئەی ئادەمی زات ئەگەر گوناهەکانت بگاتە هەورەکانی ئاسمان لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي أجر بناها كانت أوندا زور بهمو زوي داگیرگا بقات هوركاني آسمانيش همو زوي داگیرگا بو آسمانيش بروا بس بقرر بولام شريك ببريار مدى داوي بخوش بولم ديوك بري أمزوي حتى هوركاني آسمان بناها تهبي ليت خوش أبو مباكم كواتا إنسان نبي بهوابي زینات کردووە بێهیوا مەبە نوێژ ناکەی بێهیوا مەبە بگەڕێرە بەلای خوا پیاوت کوشتووە بگەڕێرە بەلای خوا ڕیبات خواردووە بگەڕێرە بەلای خوا دزیت کردووە بگەڕێرە بەلای خوا بە پێی توانە ماف و حەقی خەڵکەکە بدەرەوە هیچ کاتێک بێهیوا مەبە چونکە خوا ئەو دەرگا گەورەی کردووەتەوە 70 ساڵتانە دەرگاکە تەنها بۆ کەسانی تاوانبار کە ئێمە دەگرێتەوە خەڵکی تریش دەگرێتەوە بۆی ئەو دەرگایە کراوەتەوە حکمەتەکە ئەوەیە هیچ کاتێک ئینسان بێهیوا بێئومێد نەبێت لە ڕەحمی خوا خوا لێت خۆشە بێ ئەگەر پڕی ئەم زەوی گوناحتە بێ بەڵام بەو مەرجەی تۆ تۆبە بکەی بگەڕێتەوە بەلای خوا لە حەدیثێکی تردا خوای گەورە دەفەرمێ لە حەدیثی قودوسیە ئەگەر پڕی ئەم زەویە گوناحتە بێ بگەڕێتەوە بۆ لای منیش پڕی ئەم زەوێ لێخۆشبوون بە تۆ دەبەخشم سبحان الله ئەوە ڕەحمی خوایە کەواتە هیچ کاتێ بێهیوا مەبە لە ڕەحمی خوا يا ربي خواه لو رحمي خود ببشمانتي بيرجني بسمانا يا رب العالمين آمين آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خواه يرمي ربان كوتاي تمني مروفي شاردوتوا هيچ کەسێک لە ئێمە نازانین بەچی دەمرین کۆتاساتی ژیانمان بەچی دەڕوات بۆ ئەوەی حکمەتەکە چییە کە خوای گەورە کۆتایی مرۆڤی شاردۆتەوە ئێمە نایزانین لەبەر ئەوەی هیچ کەسێک بە کردەوەکانی خۆی مەغرور نەبێت لە خۆی بایی نەبێت لە حەدیثێکی صحیح داتوە لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تعجبوا بعمل أحد حتى تنظروا بما يختم له بكردوي هیچ کەسێک معجب مەبن هەرچەندە کابرا چاکەکار بوو پێی معجب مەبن حتا بزان بەچی کۆتایی دێت چونکە فەرمێ إنما الأعمال بالخواتم خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کردەوەی مرۆڤ کۆتاییەکەی شەرتە سەیری پێغەمبەران کە سەلامی خوا لەسەر ڕسەی قورئان سەیری پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم سەیری سەحابە و پیاو چاکان کە هەر هەموویان ترساون لەوەی ئاخر شەڕ بن هەموویان ترساون تۆ بۆ ناترسی هەموو کاتێک هەموو نوێژێک بڵێ اللهم اجعل عاقبتي خيرا خوای ئاخرم بەخێر بگێڕی
ئەمە زۆر گرنگە چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم کردەوەی ئینسان کۆتاییەکەیشەکە هەیە بە گۆرانیەوە دەمرێ هەیە لە زینا دەکا و دەمرێ هەیشە قورئان دەخوێنێ و نوێژ دەکا و دەمرێ هەموو کاتی ئینسان بڵێ خوایە ئاخرم بەخێر بگێ یەکێ پیاچاکان دەفەرمێ چوومە خزمەتی ئیمامی سوفیانی ثەوری کە پیانەوت ئیمامی دونیا ئەو ئیمامە گەورە ڕەحمەتی خوای دەبێت ئەفەرمی دەگریا زۆر دەگریا وتم ئیمام لە گوناهەکانت دەگریت شتێکی لە زەوی هەڵگرت فەرمی گوناهەکانم لای ئەوەندە بێنن خەلام چونکە بەخوا من خۆم زۆر دەپارێزم ئەوەی کە لێی دەترسم لە پێش مردن ما ئیمانەکەم لێ بسێنن دێتەوە ئاخر شەڕ بم ئینسان دەبێ بەردەوام بترسێ بڵێ خوایە ئاخرم بەخێر بگێڕی ئاخرم بە شەڕ نەگێڕی لەسەر خراپە و تاوان نەمرێنیت خەڵکی وا بۆ کافر بۆ پێشەوەی بمرێ گەڕاوتە بۆ لای خۆ ئیمانی هێنا بە موسڵمانی مردووە خەڵکیشە بۆ ئیماندار بۆ پەنا بەخوا پێش مردی خراپەکار بۆ لەسەر خراپە مردووە بەڵێ ئیماندارێکی پیاوچاک دەفەرمێ چوومە خزمەتی ئیمامی مالیکی کوڕی دینار کە زانایەکی گەورەی تابعینە ئەفەرمێ دەستی کردو بە بشری خۆیەوە ئاوای دەکرد بەڵێ بەگریانەوە شەونێژی دەکرد هەتا بانگی بەیانی دەفەرمێ دەگریا و دەستێگری بە ڕووشی خۆیان دەفەرموو خوایە من پیاوێکی بەتەمەنە خوایە ئەم پیاوە بەتەمەنە لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد دەیفەرموو ئەی پەروەردگارم خۆت ئەزانی کێ بەهەشتیە و کێ جەهەنمیە ففي أي دارين منزل مالك أبي مالك مالكي لكيوبة لبهشت بيا لجهنم إنساني إيمان دار دبي بترسي لو يكخوا آخري بالشر بيجرب هو خلاف كان خويا وميدي الشيء بخويا يقول آخري خيرك بلان بردوان بقول خويا آخر بخير بيجري خويا كاتب بمر يعني خط لمرازي لي إنسان دبي بترسي أوش تكني إنسان دي رابكت زمان دفرمون إمام ابن القيم دفرمون رحمة الله عليه همو كاتك إنسان أبي لو بترسي خوا آخري بشر بيجري بلان أميدي شيء بزانك إن شاء الله تو شاكي ذكي بزانا جاري واحد بقول اللي من خليك أم خرابة كارية بنصرف خرابة بمرب خلكي وابصري فيلمي روتي كدو مردوه فأنا بخو كونترولر دس يا أبوه كاتي خوي كاتي كبا ساتلاي سيري كدو يا هبو خلك أبوه لما موبايلك خلي فيلم خراب وسيري كدو أدوك عطا خوار روحي كشر فأنا بخو أقول خلك شوف القرآن يخلناه روحي كشراوه كواتا أقدر باللوانية أو كاتي كتو سيري خرافتكي أو كاتي خرافتكي لو كاتتا بالريالي مردني كودر شوبيت أو آقا داري به خواهي قولوا شابيوت يوا بوي هيچ كسيك مغرور نبي مالي من وام نا خلق ابو زولة يما چاكتو فنا بخوا بمسلماني نمرت أو إيشي إيمن يبردوام أولا سر مالا دعاء قيل خواهي آخر ما بخير ديال آمين كساني كي زولة خوش الإسلام لسر زويدا ناوبان جانية لسر زويدا خلقي كي زور خوشياني دوي بلان او كسانا لا يخواي قورا زور مبغوز واتا خوا زور رقي ليانا لآسمان هيتش ناوبانجي كي باشيانية كساني كي شهي لسر زويا معروف نين وناسراو نين ناوبانجيانية بلان لآسمان بناوبانجن لآسمان ناوبانجي كان هي لا الملائكة كان يخوي فرقان ناوبانجي كان هي چونك لحديثك صحيح جامع صغيرة كفوشيسي خواه فرمي صلى الله عليه وسلم ما من عبد إلا وله صيت في السماء هيج بندقني إلا لآسمان ناوبانجي كي هي سوين بخواي أرزو آسمان لمنا وحتى آخر نفرتها حتى لسر أم زويدة هي لآسمان ناوبانجي كي هي نارێکی هەیە شوهرەیەکی هەیە هەموو کەسێک پیاو بێ ئافرەت بێ باش بێ خراپ بێ دیندار بێ بێدین بێ هەمووی لە ئاسمان ناوبانگێکی هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی لە ئاسمان ناوبانگی بە چاکە هەبێ لەسەر زەویا بە چاکە ناوبانگی هەیە ئەو کەسەشی لە ئاسمان پەنا بەخوا ناوبانگی بە خراپە هەبێ لە ئاسمانیش ناوبانگی بە خراپەیە جابوية قرب سر أو كساني كخلقي خوش يعني ناوي ظلمكن ستمكن
زاڵمەکان خۆ خۆشیانی ناوێ بۆی خەڵکی خۆشیانی ناوێ خراپەکارەکان دوور لە خواکان چونکە والله لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە خوای گەورە کەسێکی خۆشویست بە جوبرەیل دەفەرمێ سەلامی خوا لەسەر بێ من فڵان کەسم خۆشە یا ربی خوا لەو کەسانە بێ خوای گەورە دەفەرمێ ئەی جوبرەیل فڵان کەسم زۆر خۆشە بێ ئیتر پیاوە یا ئافرەتە بڕۆ لە ئاسمان لە حەوت ئاسمانەکە بڵاوی کەرەوە بە هەموو مەلایکەکان بڵێ کە چەند هەزار ئەوەندەی خۆمان دەبن چونکە عەدەدی ئەوان زۆرە سەلامی خوایان لەسەر بێ بڕۆ بڵاوی بکرێ لە ئاسمانەکان یەک بە یەک بڵێ خوای گەورە فڵان کەسی خۆشە ئێوەش خۆشتان بوێ هەموو خەڵکی ئاسمان خۆشی دەوێت ئەمجا لەسەر زەویشە خەڵکی خۆشی دەوێت وە کاتێکیش خوای گەورە ڕقی لە کەسێک بوو پەنا بەخوا بە جوبرەیل دەفەرمێ من ڕقم لە فڵان کەسە تۆش ڕقت لێی بێ بڕۆ لە ئاسمان بڵاوی کەرەوە لای هەموو مەلایکەکان بڵێ خوای گەورە ڕقی لە فڵان کەس خوا فڵان کەسی خۆش ناوێت جا بۆیە هەر کەسێک لە ئێمە ناوبانگێکمان هەیە تو خوا بە ناوبانگی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین با ڕۆژانە ناوام بچێت بۆ خزمەتی خوای گەورە زیکری خوا بکەین یادی خوا بکەین قورئان بخوێنین پێت خۆشە ناوبانگت لە ئاسمان بە چاکە بێ دەی چاکە کار بە ئەگەر پێت خۆشە پەنا بەخوا لای خوای گەورە ناوبانگت بە خراپە هەبێ و شەرمەزاری لای مەلایکە بی خراپەکاری کەس بێگومانەوەی پێ خۆش نییە کەواتە بە ناوبانگ و شوهرەی ئاسمانمان چاکەین وەڵڵا خەڵکی نایناسێ لە ناو کۆمەلگای ئێمەدا هیچ کەسێک نایناسێ معروف نییە لە ئاسمان زۆر ناسراوە مەشهورە بە ناوبانگ یا ربی خوای لەو کەسانەمان بگێڕێ کەسانێک شێ پەنا بەخوا مەشهور و بە ناوبانگن لە دنیادا بەڵام لای خوای گەورە هیچ قیمەت و نرخێکیان نییە لە ئاسمانە بە خراپە باسی دەکرێت چونکە خوا ناناسێ کەواتە لە کۆتاییدا دەڵێم با بە خۆمان دابچینەوە بە بەسەرهاتی کۆتایی بە وتارەکە دەهێنم بەڵێ سائیبی کوڕی ئەقرع رحمەتی خوای لێ بێ هاتە خزمەتی ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمی ئەی ئیمامی عومەر مزگێنی بێ لێت لە جەنگی نەهاوەندا موسڵمانان سەرکەوتوو بوون یەکێ لە معرەکەکان جەنگەکان نەهاوەن بوو لە بین موسڵمانان و کافرەکاندا بەڵێ مزگەنیدا بە ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ ئێمە سەرکەوتوو بین الحەمدولله ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ فەرمی ئەی سائب نوعمانی کوڕی مقرین تۆی نات بۆ لای من چونکە ئەو قایدی ئەو جێشە بوو سەرکردەی ئەو جێشە بوو کە جەنگی نەهاوەندیان کرد وتی نەوەڵا نوعمانی کوڕی مقرین ئومێدم وایە لای خوا بە شەهید قبول کرێ شەهید کرا و کوژرا سەرکردەکەمان کوژرا فڵان و فڵان و فڵان کوژرا لەو جەنگەدا هەندێک کەسی تریش کوژران تۆ نایەناسی ئەی ئیمامی عومەر کوژران لە مسلمانان کەسانی بەهێز و بەقووت و بەناوبانگ بەڵام تۆ نایەناسی ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ دەستی کرد بە گریان فەرمووی فبكى عمر وقال وما ضرهم ألا يعرفهم عمر إن رب عمر يعرفهم جاتي زرر يقوانا أقر عمر يا ناسي خوي عمر يا ناسي بامن يا ناس ما كساني كذا كنا أخوة ذاك مشراون بخوا زرر يا بينا قيني شنك أوان خوي عمر يا ناسي كوات أوان أقدار با إمام عمر نيا ناسي مشهور نبغيتنا إمام عمر قرن أوان لا إخوانا وبانجان هيا جالك وتايدا ظلم بانا وبانجي خوما لآسمان ناشرين نكين بخرابة كامل بحرام خواردن بغش وخيانة بفيل كدن بدو كودنا ولا نيوجو عبادة خواه فرستي بانا وبانج وشهري خوما لآسمان ناشرين نكين بلكو إن شاء الله جواني بكين بلكو همو كاتك لآسمان بتشاكلنا ومن دبري يا رب العالمين وكسان وان بيضي يا رب العالمين آمين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوش كان ما عندي بتايبتي أواني دواي دعاء خير عن كدوة يا ربي خويا هيمني وآرامي والله ما بقاريسي خويا جان الشفاء نخوش كان ما عندي أواني قرزاريان بودا بركي أواني كيشو ناقوشو ناراحتيان لساليان نابري يا ربي خويا آخر من بخير بيري روجك شوي كاتب ما يعني خذ ما راضي يا رب العالمين خويا جلست شاك وعبادة الرحمن بكش يا رب العالمين
آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.